ئەمساڵ کارەساتی هەنجیرە یان بڵێن چۆنە لێ کرۆنە دای لە مرۆڤایەتی ئەم ساڵ گەرمە دای لە هەنجیر بە تایبەتی لە گەرمیانی ئێمە ئەم هەنجیرەوە ئیسەیەوە ئەیبینن ئەمە پار پێرار قەناعەتان هەبێ نمونە بوو هەر نمونە بوو ئەم هەنجیرەوە ئێستا تۆی بینی ئاوا ڕەزیل و گوناحە سەیریکە ئەمەندە بوو خۆ من 100% ئەسیرکە ئەم هەنجیرە بۆیە ئەم بنجەمان دەستنیشان کرد ئەمە لە هەمووی باشترە لەم باخە ئەم بنجە و ئەم بنجە لە هەمووی باشترە بەڵام کارەساتەکە ئەوەیە ئەمساڵ گەرماکە وای لێ کردووە ئەگەرنا بەو شێوەیە بێ ئاو نییە ئێستا ئەگەر ڕاست دەوێت ئیمساڵ ئەمە هێشتا لای من دەرنەکەوتووە ئیمساڵ تەنها ئەوەی دەرکەوتووە ئیمساڵ هینەکەیە با بڵێن وشکە بێتەوە یان بڵێن هەنجیرەکە هینە بەش ئەم وشک بنەوە بە نەخۆشی تاوە ئەمە ئێستا ئەمە نەخۆش نییە ئەمە نەخۆش نییە بەس دەرەجەی حرارەکە لەوە بەرزترە کە مقاومەی هەبێت تەحملی بکە بەڵام ئەو نەخۆشی وا ئێمە ئاڵێن کە هێشتا لێرە دەرنەکەوتووە کرمێکە با بڵێن لە ڕێگای ئەو کرمەوە کە ئەچێتە ناوی اینجا دوای ئەوە مێشوو لە هێرشی بۆ دێنێ کە مێشوو لە هێرشی بۆ نائەگەنە اینجا کە هەر ئەوەنە گەیە بنجێک وەکو نەقڵە بە سەریعی حەلەکەی ئێمە ڕاستەی وەکو جوتیار دوسێ جار چوومانەتە ئەو جێگایانی با بڵێن دا و دەرمانی قڕکەریان لایە بۆ باخ و زەرعات بەڕاستی ڕێزم بۆیان هەیە خیبرەی ئەو توۆیان نییە یا ئەوە تا ئەبێ دەرمانەکە کوالێتی بەرز نییە باش نییە یا ئەوە تا خیبرێ چونکو چەند قەناعەت هەبێ جاروە هەبووە دەرمانی گران بەهام کڕیوە حەلی نەبووە حەلی نەبووە ئەخیرن ئێمە وازی لێ دێن ئیتر هەمووی بەفی ڕۆژێ بۆیە منوتم ئەکرێ کشت و کاڵ لە ڕێگای خەبیرەکانی خۆیانەوە تۆژینەوە بکەمزان ئەمە برن لە مختەبەر بزان هۆکارەکەی چییە ئایا ئەمە گەراکانی لە زستان ئەمێنێتەوە ئەمدارەیە ئایا ئەمە هۆکارەکەی چییە بتوانین چارەسەری بکەن ئەبێ پانێڵێکی تەواو دروست تەندروست لەسەر هەنجیر بکرێت جوتیارێکی زۆری ناوچەکان یعنی هەر ناوچە چونکە جیاواز و کەشوکەوای با بڵێن لە ئاکرێەوە بۆ تەوێڵەوە بیارە بۆ گەرمیان جوتیاری قەڵازیە جوتیاری ئەم منتقانە هەر هەمووی بێن چکە هەرێکە ژینکەی خۆی جیایە لەگەڵ پسپۆرانی ئێمە دانیشتنێ بکەن هەوڵ بدەین ئێمە لە زستانە چۆن بێڵتە بیکەین یەکێکەڵێ لێرە بیبڕێ یەکێکەڵێ لە بنابی بڕێ یەکێکەڵێ لە لوق ئەبێ بە هەمومان من وەکو خۆم لەگەڵ ئەو کاگ ئازادە هاوڕام ئێستا بۆ نمونە من ئیمساڵ لێرە بڕیمە بۆ نمونە ئەوە شوێنی بڕینەکان ئەمەتە لەمە زیاتر لەبەرەوەی ئەمان هەر گەرمە گەرمەوە شوێنی بڕینەکە دیارە ئەوەتە ئەگەر ببینی جەنابەت ئەمە هین ئیمساڵ ئەم لقانە بەڵام شوێن بۆ شوێن فەرقەکات شوێن هەیە هەرنەی بڕی باشترە بە بۆ چوونی من وایە ڕەنگە ئەوەی بۆیە ئەڵێم بە پسپۆران و شارەزایانی تەواو لەگەڵ ئێمە هاوڕابن اینجا زستان دەرمانی قڕکەر هەیە لە زستانە لەوانە تۆ زستاندارە ڕەق لەم دەشتە زوقم باری و ئەڵێ ئێریکا کە ئێستا دەرمانی بۆ چییە نەخێر ئەو گەرایەیە کە دایناوە لە ژێر تۆکڵی دارەکانیان لە ژێر زەویەکە لە زستانایە ئەمێنێتەوە بۆیە نافەوتێ و هاوینان دێتەوە سەری ئێستا من ئەم ترەیە هیچ کیمیاویەک هیچ شتێکم لێ نەداوە بڵێ وابێ وابێ تەنها شوێنەکەی گونجاو بێ بۆ خۆی ئەیبینن کە ئێستا ئەم ترەیە زۆر جوانە ئەتوانم بڵێم ئەمە گەیوە ئەوە هەر خۆی ڕێی ئاوە هەیە کاکە چیەکە ئەمە ئەتوانین هەمومان قەت باخەکەی بۆ خۆی ئاوا میوەیە بکاتە خۆی باشی بێ شەر نییە هەمە ئەمانە شتی جوانە خی گەورە بە ئێمەی بەخشیوە بەس ئێمەش ئەبێ قەدری بزانین هەوڵی بۆ بدەین چۆن وەکو جەنابەت بە بازارکردنی بە بازارکردنی هەنجیر زۆر گرنگە ئێمە لە ئێستا بەداوەتێنە من خۆم لە چمسەماڵ بینیم هەنجیرە جوانیش بوو هاواری کرد چیلۆی هەزار من ناڵم با بێتە 6 و 7 بەڵاواشی لێ نەیە ئەم فەلاحە ئیسفادەی لێ نەکات منەوە تا بە ماتۆڕ ئاوەدەم بە بەنزین دێم بۆێرە ئەمانە هەمووی تۆ ببێتە بازار و چیلۆی بە هەزاریش مانای وایە هیچ ئیسفادەی نیە ئەی ئەگەر ئێمە بەڕاتمان هەبێ ئەی ئەگەر ئێمە کارگەیەکی بە دروستکردنی مڕەبامان هەبێ ئەی ئێمە بە شێوێکی زانستی وشکەوەکردنمان هەبێ وە کۆی بین لە بازار شریتی هەنجیرە کردی داوای 4000ەکە 6 خلی پێوەیە بەری هەنجیری ئەم ساڵ باشە و
باشیش نییە سیرکە ئەم هەنجیرە هیچ کێشەی بێ ئاوی نییە ئەمە تا بینیتانە بە چاوی خۆتان هیچ کێشەیەکی بێ ئاوی نییە ئەمدارە زۆر جوانە ئەمە خەڵفە تێر ئاویشە ئەو تا دیارە کە تێر ئاوە گەرماکە لە وزەی هەنجیر و مقاومەی داری هەنجیران نییە هەموو دارێکی بەری بەرامبەر گەرما لاوازە ئەو دارانەی کە بەرینین مقاومەیان زیاترە جەنابتان نەزانن بۆیە ئەم ساڵ گەرماکە وای کردووە ئەمجا بێنە سەر کەم ئاوی بەڕاستی کەم ئاوی لە هەموو کوردستان بەداخەوە بۆتە کێشەیەکی گەورە هەر لە شار و شارۆچکەکان و هەر لە گوندەکان و هەر لە ئاژەڵی کێویەکان هۆکارێکی خۆمانین قەناعەتان هەبێ ڤیدۆیەکی 4-5 مانگ پێش ئێستایا بەڵام زستانی پارم لایە ئەم چەمەوە بینن ئاو تەنگی بە ئێرە هەڵچنی بوو ئێستا لامە ڤیدۆکە دوای جەنابتان ئەیبینن کە بەڕاستی ئەم هەموو ئاوە ئەڕوا و بەشێک لە خاکی بە پیتی ئێمەش ئەبا بۆ خەلیج نازانم بۆ چۆ ئەکرێ ئێمە لە هەر شوێنێکی گونجاو هەوڵ بدەین کاکە لە هەندێک شوێن کولفەکە زۆر کەمەکە تۆ بۆ 34 دێ ئەیکەی خۆ ناچی سەدێکی عملاق بکەی ملیاراتی تێبچێ وەکو سەدی ئەویانەی تورکیا و ئێران و ئایان و ئێمە لە توێنا بخنچێن نەخێر ئێمە لە کوردستان حەمد بۆخوا جوغرافیە نەخشەی کوردستان وایە کە ئەتوانیت لە هەر شوێنێک نە سەحرایە نەلمە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە بتوانین بەنداو بکەین ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە ئێمە ئێستا بەدەم کەم ئاوێ ئەناڵێنین بەداخەوە بۆیە داوا ئەەکەم لە ڕێگای جەنابتانەوە کە دەنگی ئێمە دەنگی جوتیاری ئێمە گوندنشینەکان بگەین بە جێگایەک و ئینشاءڵڵا ئەم پەیامی ئێمە ئەگەیەنێ کە بتوانین لە داهاتووە ئینشاءڵڵا ئەم کوردستانە گوناحە ژێرخانی ئابووری بەهێز نەبێت من وەک جوتیارێک و وەکو ئەوەش کە تەمەنم هەیە مەجبورم بچمە ناو دنیای سیاسەتەوە ئەگەر هیچی لێ نەزانم ئەگەر سیاست مەداریش نەبم لەبەر ئەوەی لە واقعی حاڵی ئەم گۆی زەویا و لەم هەرێمە و لەم کوردستانە ئەژین ئێستا ئێمە جارە لە بەرامبەر ئێران جارە لە بەرامبەر تورکیا جارە لە بەرامبەر بەغا بە هەموو شێوەیەک لەرزۆ بووینە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ والله لیان ناترسین قەناعەتان هەبێ میلەتی کورد میلەتێکی ئازا و بەغیرەتە جوغرافیەکەی هینەوە نیە بسڕێتەوە لە گۆی زەوی بەڵام ئێمە تەنها برسێتەکەیە یان بڵین فلانشتمان لێ ئەبرن ئێمە لێرە چۆکمانە لەرزێ خۆژێرخانی ئابووری ئێمە بەهێز بێ بنیەی تحتی ئێمە وەکو دەڵێ چاک بێت ئێمە بەو شێوەیە لەرزۆک نابین لە بەرامبەر اقتصادا بۆیە من لێرە وەکو جوتیارێک وەکو نوێنەری جوتیاران ڕووی دەمم لە کەناڵەکەیەوە ئەەکەمە بەرپرسان بە تایبەتی جەنابی سەرۆکی حکوومەت و وەزیری کشت و کاڵ خۆی قسەدێ قسا بڕێ قەولا بوو سەردانێکیان لە ژنەیەکی پسپۆری بنێرێ بۆ نەخۆشیەکانی هەنجیر کە من 2 ساڵ پێش لەگەڵی دانیشتم وعدی پێماندا ئێستا قسەکانی ئێمەی جۆل ئەبێ چونکو نەخۆشی کشپیا بێ لە ئیسە بەدواوە کە ئەم هەنجیرە ئەگەنێ بەداخەوە بۆیە ڕووی دەمم لێیانە کە هەوڵ بدەن دوو شت گرنگە بۆ ئێمە لە کوردستان کۆکردنەوەی ئاو دروستکردنی بەندا و دروستکردنی سایلۆ کە ئەڵێم سایلۆ نەک هەر بۆ دانوێڵە بەڵکو بەڕات بۆ میوەکان بۆ ئەو بەروبوومەی کە لە کوردستان هەیە ئێمە ئەتوانین لە بەروبوومی کوردستانی خۆمان لەم خاکە پیرۆزە هاوین و زستان داهین بکەین چونکو باو باپیرانی ئێمە ئەو دوو کەلیمە هی خۆمە ئەڵێ کردەوەی هاوینیان لە بۆ زستان بوو قەناعەت لایەن وەکو خەرمان بوو بەڵام داخەکەم ئێستا هەر ڕاکە نەسەردان ماوە نەخێر و چاکە بەڕاستی ژێرخانی ئابووری ئێمە بەهێز ئەبێ ئەگەر هەوڵی بۆ بدەین ئەگەر پلانمان هەبێ بەڵا ئەگەر هەر هەمومان هەر خەریک پاش قولی یەکتری و ململانەی وشکی سیاسی بەداخەوە من ڕێزم هەیە بۆ سیاست مەدارانی ئێمە ئەبێ هەوڵ بدەین لەگەڵ یەک تەبابین گوناحە میلەتی ئێمە هەموو ڕۆژە چۆکدادا بەرامبەر ئەوانەی تر واللهی لە کەس کەمتر نیمان ناڵێن لە خەڵک زیاترین خوای گەورە ئێمە دروست کردووە لەم شوێنە پیرۆزە لەم خاکە چاکەوەکو دەڵێ حەزرەتی نوح سەلامی خوای لەبێ داوای کرد لە خوای گەورە لە خاکی پیرۆز کەشتێکەکەی نیشتانەوە کە خاکی کوردستانە یعنی هەر ئەوە بۆ ئێمە دەرسێکی گەورەیە ئەتوانێت سوودی لێ ببین